سلااو ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویست لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. چالاکی ئازادیخوازانی شاری سنا بە بۆنەی 25 نۆڤامبر، بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆسانە لە دەوروبەری مەریوان، کۆبوونەوەی ڕێکخراوە ژینگەییەکانی کوردستان لە داڵەهۆ، گیانبەختکردنی کۆڵبەرێک بەهۆی جەڵتەی دڵ لە سنووری نەوسود، کۆبوونەوەی هەزاران کەسی ماڵدزراوانی تەراڤەدنۆڤین و ڕزایەت خودرۆ لە قەزوین، دروشم نووسینی گەنجانی ئازادیخواز لە شارەکانی ئێران، کۆبوونەوەی شۆفێرانی بار هەڵگر لە بەردەم وەزارەتی سەمت و دۆخی خراپی ژنانی سەرپەرستی خێزان لە ئێران. درێژەی هەواڵەکان. چالاکی ئازادیخوازانی شاری سنا بە بۆنەی 25 نۆڤامبر بە پێی هەواڵی گەیشتە و ڕۆژی شەممە سێی سەرماوەز کۆمەڵێک لە چالاکانی مافی ژنان لە سەروبەندی 25 نۆڤامبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی دژ بە ژنان چالاکیان ئەنجامدا. ژنانی تێکۆشەری شاری سنا با بڵاوکردنەوەی تراکتۆ نووسینی دروشم ڕایانگەیان خەباتی ئەمڕۆی ئێمە لە درێژەی خەباتی چەندەی ڕابردووی ژنانی کورد دژ بە جیاوازی ڕەگەزی و جنسیەتیە، یادی گیان بەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری بەرز و بەڕێز بێت. ئازادیخوازانی شاری سنا هەروها دروشمی ژن ژیان ئازادیان بەرز کردەوە و خوازیاری ئازادی زەینەب جەلالیان، وەریشە مورادی، بەخشان عەزیزی، گوڵڕۆخ ئیریایی، نەرگێز محەممەدی، شەریفە محەممەدی و هەموو بەندکراوانی سیاسی بوون. بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆسانە لە دەوروبەری مەریوان. ڕۆژی هەینی دوی سەرماوەزی 1403 هەڵمەتی زاگرۆسانە بە هەوڵ و تێکۆشانی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان لە گوندی حەسەناوڵە بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوەچوو. هەڵمەتی زاگرۆسانە کە لەلایەن ڕێکخراوە ژینگە پارێزیەکانی کوردستانەوە دەستی پێکردووە، هەوڵ ئەدات ژینگەی کوردستان لە ڕێگەی فەرهەنگ سازیەوە بپارێزێت و لە جیاتی ئەو دار بەڕوانەی سوتاون یان لەلایەن کەسانی قازانج پەرستەوە بردراون نمام و دنکی بڕوو بچێنن. ڕۆژی هەینی لە گوندی حەسەناوڵەی مەریوان هەڵمەتی زاگرۆسانە بە بەشداری ڕێکخراوە ژینگەییەکان و خەڵکی ناوچەکە بەڕێوەچوو و بەدەیان نمام و دنکی بەڕوو لە دەشت و داوێنی چیاکانی ناوچەکان چێندرا. شانی بەسە کە لە یەک هەفتەی ڕابردوودا ئەو چالاکیە لە شارەکانی داڵەهۆ، گیلان غەرب، سنا، بانە و سەردەشتیش بەڕێوەچوو و لەلایەن خەڵکەوە پێشوازی لێکراوە. پێدانی بڕوانامەی فێربوونی زمانی کوردی بە پۆلێک لە کچان و کوڕانی بۆکان. ڕۆژی پێنجشەممە دوی سەرماوەز مەراسمێک لەلایەن ناوەندی فێرکاری و کولتوری بەیان لە شاری بۆکان بەڕێوەچوو و تێدا بڕوانامە بە پۆلێک لە کچان و کوڕانی بەشداری لە خۆلی فێربوونی ڕێنووسی زمانی کوردی بەخشرا. لەو مەراسمەیەدا کۆمەڵێک لە کەسایەتیە فەرهەنگیەکانی شاری بۆکانیش تێدا بەشدار بوون و سەبارەت بە گرنگی زمانی دایکی و پاراستنی زمانی کوردی هەندێک قسە و باسییان پێشکەش بە قوتابیان کرد. لە ساڵانی ڕابردوودا ڕێکخراوە مەدەنیەکان دەور و نەخشێکی گرنگیان بۆ پاراستنی زمانی دایکی بووە و لەو ڕێگایشەوە ڕوبەڕووی ئەشکەنجە، زیندان و هەڕەشەی ناوەندە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی بوونەتەوە. کۆبوونەوەی ڕێکخراوە ژینگەییەکانی کوردستان لە داڵەهۆ. ڕۆژی پێنجشەممە ڕێکخراوە ژینگەییەکانی چەند شاری کوردستان لە شاری داڵەهۆی سەر بە پارێزگای کرماشان کۆبوونەوە دۆخی ژینگەی کوردستانیان چاوتوێ کرد. بە پێی راپۆرتەکان ڕێکخراوە ژینگە پارێزەکان لە شارەکانی کرماشان، سەقز، بانە، مەریوان، کامیەران و سەرپۆلی زەهاو لەو کۆبوونەوە گشتیەدا بەشداربوون و دۆخی ژینگە، چۆنیەتی پاراستنی سروشت، قەرەبووکردنەوەی زیانەکان، فەرهەنگسازی لە نێو کۆمەڵگا و پەیوەندی و هاوکاریەکانیان تاوتوێ کرد. گیانبەختکردنی کۆڵبەرێک بەهۆی جەڵتەی دڵ لە سنووری نەوسود. ڕۆژی شەممە سێی سەرماوەز کۆڵبەرێکی خەڵکی گوندی بڵبەری سەر بە شارستانی سەوڵاوە بە ناوی محەممەد کەریم ئازەخ لە کاتی کۆڵبەریدا بەهۆی جەڵتەی دڵ گیانی لێدەستا.
بە پێی راپۆرتی کۆلبەر نیوز لە 6 مانگی سەرەتای ساڵی 1403دا سەرجەم 142 کۆلبەر لە ناوچە سنووریەکانی ئازەربایجانی غەربی کوردستان و کرماشان بە تەقەی ڕاستەوخۆ سەرمابردووی تەقینەوەی مین بەربوونەوە لە بەرزایی و هێتر بوونەتە قوربانی کە لەو ڕێژەیە 36 کۆڵبەر گیانیان لەدەستا و 106 کەس بریندار بوون. کۆبوونەوەی هەزاران کەسی ماڵدزراوانی تەراڤەدنۆڤین و ڕەزایەت خۆدرۆ لە قەزڤین ڕۆژی شەمە 3 سەرماوەزی 1403 20,000 ماڵدزراوی شرکەتەکانی ڕەزایەت خۆدرۆ و تەراڤەدنۆڤین لە بەردەم دادگوستەری ئۆستانی قەزڤین کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان 20,000 ماڵدزراوی ئەو شرکەتە لە شارەکانی دیکەوە خۆیان گەیاندووەتە شاری قەزڤین و لە بەردەم دادگوستەری ئەو پارێزگایە خۆپیشاندانیان کردووە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی کە وەڵامی بۆ داواکاری ناڕازیان نیە هێزی سەرکوتی لە شارەکانی دیکەوە بۆ شاری قەزڤین گواستوەتەوە. شرکەتەکانی ڕەزایەت خۆدرۆ و تەراڤەدنۆڤین سەر بە ئەندامێکی سپای پاسداران بە ناوی محەممەد ڕەزا غەفاریە و بەرپرسە گەندەڵەی ڕژیم بە بیانووی هاوردەکردنی ئۆتۆمبیلی بیانی پارێکی زۆری لە خەڵک وەرگرتووە. دروشم نووسینی گەنجانی ئازادیخواز لە شارەکانی ئێران بە پێی ئەو وێنانەی بەدەستمان گەشتووە کچان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب لە شارە جۆراوجۆرەکانی ئێران دژ بە کۆماری ئیسلامی چالاکیان ئەنجامدا و دیواری شارەکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاندووە. لە سەروبەندی 25 نۆڤامبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی دژ بە ژنان کچانی شۆڕژگەڕی ئێرانی سەدان تراکتیان لە نێو کۆڵان و شارە جۆراوجۆرەکانی ئێران بڵاو کردوێتەوە. ئازادیخوازان هەروەها بە نووسینی درۆشم لەسەر دیوارەکان دژایەتی خۆیان لەگەڵ سزای سێدارە نیشاندا و خوازیاری هەڵوەشاندنەوەی حکمی ئەدامی 6 تۆمەتباری پەروەندەی ئێکبەتان و هەروەها وریشە مورادی و پەخشان عەزیزی بوو. کۆبوونەوەی شۆفێرانی بارهەڵگر لە بەردەم وەزارەتی سەمت. شۆفێرانی بارهەڵگری سەراسەری ئێران ڕۆژی شەمە 3 سەرماوەز خۆیان گەیاندە تاران و لە بەردەم وەزارەتی سەمت کۆبوونەوە. شۆفێرانی ناڕازی بە وتنەوەی دروشم ناڕزایەتی خۆیان لە ئاسک گەندەڵی بەرپرسانی کۆماری ئیسلامی نیشاندا و خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی بەڵگەی تۆمارکراوی داواکاریەکانیان بوون. بە وتەی ناڕازیان نزیک بە 3,000 کامیۆنی ئێرانی لە نێو خاکی تورکیە لەلایەن گۆمرەکی ئەو وڵاتەوە زەوت کراوە و ئەگەر دەوڵەت بە دوواداشوون یان بۆ نەکات دەوڵەتی تورکیە دەست بەسەریاندا ئەگرێت. لەلایەکی دیکەوە 6,600 داواکاری نایاسایی لەلایەن کارمەندان و بەرپرسانی وەزارەتی سەمت تۆمار کراوە. لە حاڵێکدا هازینەی تۆمارکردنی داواکاریەکان 10 ملیۆن تمەنە. هەر بەڵگەیەکی داواکاری بە 1 ملیارد و 500 ملیۆن تمەن بە خەڵک فرۆشراوە. دۆخی خراپی ژنانی سەرپەرستی خێزان لە ئێران. سەرۆکی ئەنجومەنی یارمەتی کۆمەڵایەتی ئێران ڕۆژەی شەمە 3 سەرماوەز ڕایگەیاند 3 بۆ 4 ملیۆن ژنی سەرپەرستی خێزانمان هەیە کە ڕوبەڕووی دەیان کێشە بوونەتەوە. بە وتەی ئەو بەرپرسەی ڕژیم ژنانی سەرپەرستی خێزان توانایی دابینکردنی بژێوی ژیانیان نییە و لە مەسکەن هەلی کار و ئیمکاناتی وەکو بیمە خزمەتگوزاری بێداشتی و جەرمانی بێبەشن. سەرەڕای هەموو ئەو کێشانە لەگەڵیدا بەرەوڕۆبوونەتەوە کولتوری پیاوسالاری کۆمەلگا و پیاوانی هەوەسپەرست ئازاریان دەدات. هەرچەند بەرپرسانی دەوڵەت بەڵێنی چارەسەرکردنی کێشەی ژنانی بە سەرپەرستی کۆمەلگاکەیان داوە، بەڵام ئەو یارمەتیە لەلایەن بەهزیستی و کۆمیتەی ئیمدادی خومینی پێیان دەدرێت وەڵام دەرەوەی تێچووی ژیانی خۆیان و منداڵەکانیان نییە. بە پێی راپۆرتی ناوەندی ئاماری ئێران هەر شارۆمەندێکی ئێرانی لە چاو 13 ساڵی ڕابردوودا 20% هەژارتر بوون. گرانکردنی نرخی بەرق لە ئێران و مایەپوشبوونی کەسب و کارەکان. بە پێی راپۆرتەکان دەوڵەتی سەرکوتگەری کۆماری ئیسلامی لە ناکاودا نرخی مەسرفی مانگانەی بەرقی بە ڕێژەی 38% گران کردووە. هەرچەند پێشتر وەزیری وزەی ڕژیم ڕایگەیاند بوو کە تەنیا نرخی قەبزی ئەو کەسانە زیاد دەکرێت کە زیاتر لەو ستانداردەی ڕژیم دیاریکردووە مەسرف ئەکەن،
بەڵام قەبزی مانگی خەزەڵوەری خەڵک نیشانی داوە کە نرخی بەرق بە ڕێژەی 38% بۆ هەموو شارۆمەندانی ئێرانی زیاتی کردووە. لەلایەکی دیکەوە خاوەن کارگا و کارخانەکان بەدەست نرخی زۆری کارەباوە وەزاڵە هاتوون و دەڵێن بەهۆی قەیرانی ئابووری، دابەزینی ئاستی وەبەرهێنان، گرانی نرخی مادە سەرەکیەکان، گرانی و قەتعی بەردەوامی بەرق لە مایە پوشبوون نزیک بوونەتەوە. چالاکی ئێرانیانی ئازادی خواز لە ئاڵمان و سوید دژ بە کۆماری ئیسلامی دوایین هەواڵ. ڕۆژی شەممە سێ سەرماوەز ئێرانیانی ئازادی خواز لە ستۆکۆڵمی سوید و کۆڵنی ئاڵمان دژ بە ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی چالاکیان ئەنجامدا. بەپێی ئەو دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خوازی وڵاتی سوید لە کۆبوونەوەیەکی ناڕزایەتیدا خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدار لە ئێران و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. لەلایەکی دیکەوە ئەنجومەنی بنەمەڵە دادخوازەکانی ئێران لە شاری کۆڵنی ئاڵمان بە بۆنەی 25 نۆڤامبر و بە مەبەستی پشتیوانیکردن لە بەندکراوانی مەحکوم بەیادام پێشانگایەکیان کردوەتەوە و تێدا پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی بە بەشداربووانی ئەو پێشانگا نیشان ئەدەن و سەبارەت بە جنایەتەکانی کۆماری ئیسلامی لە چواردەیە ڕابردوو قسە و باسییان بۆ دەکەن. بینەرانی عەزیز، هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بشین.